خۆشەویستان سڵاوتان لێ بێم کاتتان باش. من ئەمڕۆ لە باخچەی ڕۆچیم کەم باخچەیە لە سەر و پارکی هەواری شارەوەیە کە بە ڕووبەری 200 دۆنم زیاتر ئەم باخچەیە کۆمەڵێک ئامانجی گرنگ لە پشتیوەتی و کۆمەڵێک پرۆژەی زۆر تایبەتی تایە. ئەم جێگای من لی وەستاوم کابینی لە پشتمەوە چەندین داری بەتەمەن هەیە کە تەمەنیان لە 100 ساڵ زیاترە و ئەم شوێنە بۆ پارێزگاریکردنە لە کۆمەڵێک لەو دارانە لەو درەختانەی کە لە سروشتی ئێمە هەیە بۆی جارێکی تر لێرەیە ئەو سنفانە بچێنەوە و نەفەوتێت و کۆمەڵی پرۆژەی تریشی تایە کە پرۆژەکان بێگومان کۆمەڵی پرۆژەی ڕۆچیە کۆمەڵی پرۆژەی گرنگە کە سوود بە ناوچەکەمانەگەینێ بۆی زانیاری زیاتر وەربگرین بنێسا خاتوشیلان عەلیم لەگەڵایە وەکو لێپسراوی باخچەی ڕۆچی خۆشی ئەندازیاری کوشت و کاڵە کە کۆمەڵێ زانیاریمان باتێ لەسەر ئەم باخچەی ڕۆچیە. خاتوشیلان سڵاو لێبێت. ئێمە سپاس دەکەین وەکو لێپسراوی ئەم باخچەی ڕۆچیە کە بە شێوازێکی باش لەگەڵ هاوڕێکانتانە کارەکەن بۆی کە بتوانن ئەم پرۆژانەی کە گرنگە لەم باخچەیە ئێوە بیخەنە ڕوو. گرنگی ئەم باخچەی ڕۆچیە چییە و لە کەیەوە ئەم باخچەی ڕۆچیە دامەزراوە؟ دەستەکانە خۆش بێ کاک سەرکۆماندوو نەبن لە بەیانەوە لەگەڵ ئێمە داخەریکن. مێژووی باخچەی ڕۆچی ئەگەرێتەوە بۆ تەموزی ساڵی 2012 کە لێرە دەست بە دروستکردنی کراوە. باخچە ڕۆچی توانین بڵێن وەکو پەیمانگایەک وایە بۆ دوکیۆمەنتارکردنی ئەو درەختانە ئەو گیانە ئەو زیندەوەرانەی کە هەیە بۆ ئەوەی وەکو توێژینەوە لەسەر بکرێت هەروەها خەزم بکرێواتە بپارێزرێت دوجاریش فێربوونی لەسەر بکرێت. طبعاً باخچەی ڕۆچی کۆمەڵێک ئامانجی زۆر گرنگی هەیە. ئەمە ئەتوانین بڵێن باخچەی ڕۆچی کاتێک دروست بووە کە لە 20 ساڵی ڕابردوودا بە بۆنەی تێکچوونی ژینگە بە بۆنەی نەمانی سەوزایی و بە بۆنەی ئەو کۆچکردنە لە شارەکە لە لادەکانەوە بۆ شارەکان لە کوی جیهانە ئەم بیرۆکەی دروست کراوە کە باخچەی ڕۆچیەکە بکرێ بۆ پارێزگاریکردنی سەوزایش. لەگەڵ ئەوەشە لە ناو باخچەی ڕۆچی کە لە هەرە بنەما ئەساسیەکان نیشاندانی کەلتور و کەلەپور و مەسەلەن کشت و کاڵکردنی پێشوە لە بۆ جیلی داهاتوومان ئەوەی کە ئەبێ لە باخچەی ڕۆچیە هەبێ ئەبێ ڕووبەرێکی زۆر فراوان بێ و ئەبێ تاوتوێ بکرێت لەگەڵ باخچە ڕۆچیەکانی دەرەوە هاوشەوەی کە خۆی دروست کراوە ئەبێت توێژینەوەی تیا بکرێت ئەبێت بەشێکی سەرەکی دابدرێت بۆ باغداری بەشێکی سەرەکی دائەنرێت بۆ دارستان و باوان بەشێکی دائەنرێت بۆ شەتڵگەکان بەشێکی دائەنرێت بۆ مەشاتل بەشێکی دائەنرێت بۆ گەشت و گزار بەشێکی تایبەتی بۆ فێرکاریە کە لە مناڵی ڕۆزەوە ئەبێ بێتە ناو باخچە ڕۆچیەکەەوە. ئەتوانین بڵێن پرۆژەیەکی نیشتیمانیە؟ نیشتیمانیە سەروەتێکی زۆر نیشتیمانەیە کە تەمەنا ئەەکەم ئێمە بتوانین هەمومان ئەمڕۆ خۆت زۆر باشە زانی چەندێک کەسی لێ بۆ ئەوانش کە خانەنشی بوون هەر هاتوونەتەوە لەبەرەوە ئەمە خۆشەویستێکی زۆر باش هەیە لە مابینی باخچەی ڕۆچی و کەسانێک کە لێرەیە ئیشەکەیان تیا کرد. باشە ئێوە چۆن هەوڵتان ناوەکو لێ پسراوی ئەم شوێنە کەسانی پسپۆر کەسانی شارەزا ئەندازیاری زیاتری کوشت و کاڵ بێنن بووی لەسەر و پرۆژانەی کە جەنابەت باسیەکەی زیاتر بتوانە گرنگی پێبن و بە شێوازێکی زانستی کاری لەسەر بکەن. ئێستا کە لێرە وەستاوین ماشەڵای لێبێ و سەرچاوێکی ئاوی باشمان هەیە و لێرە ئێوە خەزانێکی باشتان دروست کردو بۆی کە ئاوێکی باشی هەبێ. تا چەند کارتان لەسەر بابەت؟ ئێمە وەکوتم کە لە 2012 کاری لەسەر کارێکی خێرای باشی لەسەر کراوە بەڵام خۆتە زانیمە تووشی کۆمەڵێک ئاستەنگی بوون بە تایبەتی لە ڕووی سەرمایەوە ئەوەی کە ئێستا هەیە لە ناو باخچەی ڕۆچی کارێزی زۆر باشە کە تەنها وەبزانم 1 ساڵیان وشتی کردووە بۆ نێ وشکە ساڵێکەوە ئەو سەرچە ئاوە براوەتەوە بۆ خەزانەکەی ئەو سەرەواتە ئێمە خەزنی خۆمانمان هەیە 52 سەوز کراوە نزیکەی 5700 شتێک لە دارەکانی تایە هەتا ئێستا تواندراوە لە 3300 جۆر لە داری سروشتی کە لە عێراقدا هەیە و 1500 بەرکوردستانەکەوێت کە تەنها لە ناو کوردستانە ئەڕوێندرێ تەنها 4 جۆرمان دیاریکرۆمڕۆ بە خۆشحاڵیەوە بەڕێز پارێزگاری سلێمانی هاوکە خۆی یەکێک بۆ لەوانەیە کە زۆر دەستی دیاری هەبوو لە ناو باخچەی ڕۆچی و بەڕێبەرەکان وکو لە ئێستاشەوە کاک شاڵاوە ئەوە کاک جوتیارە ئەوە بەڕێبەری باخداریە ئەوە زانکۆکانە هاوڕەکانی خۆمانە من لە لە مانگ یەکەوە دەست بەکاربوون توانیمانە کۆمەڵ شتێک زۆر بە خێرایی بکەین هەمانگی و دروست کرد هەمانگیمان دروست کرد خۆی لە ناو باخچەی ڕۆچی بابەتێک هەیە کە زۆر کە
پەیوەندە بە کەلتور و کەلەپوری خۆمانەوە ئەوەیە کە ئێمە بێ بە هەرەوەزی کار لە باخچە ڕۆکیە بکەین و پەیوەندی بکەین بە زانکۆکانەوە لەو ڕۆژەشەوە کە هاتوومە تێرە بە بەردەوام هاوڕەکانم لەگەڵ مابوون بۆ کار ئاسانی و چەند کەسێکیش پەیوەندیان کردو بۆ ئەوەی چەند پرۆژەیەک لە ناوڕۆکی ماستەر پلان دەرنەچێت ئێمە لێرە جێبەجێ بکەین ئەوەی کە گرنگە لێرە بۆ باخچەی ڕۆکی کە ئێوەم هێناوە و حەزم کردووە پەخشێک بکرێ ئەوەیە کە ئەم باخچە ڕۆکی دووبارە بناسینەوە بە خەڵک نازانێ ئەمە لە ئێمەوە بۆ خەڵکە لە خەڵکەوە بۆ ئێمە لە ئێمە شەوەچێتەوە بۆ خەڵک ئێمە بتوانین سەرۆتێکی نیشتیمانیە دوجار بە ڕووی خەڵکا ئەکەینەوە بۆ هەموو قۆناغانی کە ئەڕوا تەنها یەک خاڵ لە باخچەی ڕۆکیا جێبەجێ کراوە کە جێگەی شانازێ بانکی تۆکەیە کە ئیشی تیا کراوە ئەمەی کە ئێرە ئەیبینی ئەم 200 دۆنمە بەرەو ژوورەوە یەکێک لەوانە ئەم دارانەی کە تیاتی سەر و 100 ساڵ تەمەنێتی یعنی وەلان نراوە کە ئەبێت ئەمە پارێزگارێکی زۆر باشی لێ بکرێ دوای ئەوە ئێمە گرنگی باخچەی ڕۆکی لێرە کە ئاوا ماوەتەوە ئێمە نەمان هێشتووە دەرمان بکرێ لەبەرەوەی ئێرە جاران لەبەر دەستی خەڵکا بۆ با بڵین ئێمە زۆر بە بەسیتی سێری مادی قڕکەرەکەین کە خەڵک زۆر بە ئاسانی بەکارێنە جگەروی کە بۆ مرۆڤ خۆیت تۆ لەوانەیە بڵێ بەرکەوتنی لەگەڵ منایە بەڵام من بە بۆنەی دووسێ پرۆژەی ترکە هەمانە بەرکەوتنمان لەگەڵ خەڵکا هەیە ئەمە کە دەرمان ئەکرێت وشک ئەبێت دوجار ئەکرێتەوە بۆ پرۆژەیەکی بۆ نمونە بەپێینکردن یان حیوانێک یەت ئاژەڵێک هەیە ئەیخوات ئەمە هەمووی بە ماوادی کیمیایەکەوە ئاژەڵەکە ئەیخوات داغڵ بە شیرەکە بێتەوە پێینە کیمیایەکەش کە دروست دەکرێتەوە داغڵ ئەو مادەکیمە داغڵ بە پێین کاتە ئێمە ئەبێت بە سروشتی هێشتمانەتەوە هەتا ئێستا ئەوەی کە گرنگە ئێمە ئەمانەوێ ئەم سروشتە تێک نەچێت لەبەرەوەی بنەمای باستەر پلانیان ئامانجی سەرێکی ئەوەی ئێمە سروشتی کوردستان بپارێزین خاتوشیلان ئەوەی کە گرنگە ئەو جۆری ڕووەکانەی کە هەیە لێرە ئێوە چۆن کاری لەسەرەکەن کە لە ناو دەچێت چکەم شوێنە بەشێکی گرنگی ئەوەیە کە ئێوە هەوڵێن بۆ نمونەیە ساداری تومان هەیە یاخود سنەوبەرمان هەیە ئەمانە جۆرێکی تایبەتن بە ناوچەکەی خۆمان ئێوە جایەکتر هەوڵێن ئەمانە لێرە بچێنەوە پارێزگاری لێ بکەن وەکو شوێنێک بێ بۆمانەوەی ئەو جۆرە ڕووەکانە بەڵێ بەتەکی یەکێک لە خاڵەکان کە بێت جێبەجێ بکرێت ئەوەی کە هەل هەر پرۆژە سەرەکیەکانی باخچەی ڕۆکە ئێمە وتمان 4 جۆری دیایە لە دارەبەن لە با بڵێن گۆیش لە بەڵاڵۆک لە داربەڕوو ئەمە نەیتیا ئێرە لە ناو باخچە ڕۆکیا بەڵام ئێمە لە ناو ماستەر پلانی باخچە ڕۆکیا هەیە بێ ئێمە هەموو ئەو داو ئاماژەش بێت 3300 جۆرمان هەیە نەک تەنها درەختەکانیش ئێمە چەند جۆرێک لە زیندەوەرەکانە چەند جۆرێک لە تەیرەکانە یان باڵندەکانە چەند جۆرێک لە گژوگیاکانە ئێمە خۆشبەختانە کاتی خۆی ئێرە چی گژوگیایەکی سروشتی هەبووە چی با بڵێن پەلەوەرە یان تەیرەکانە ئەمانە هەر هەمووی ئیشی لەسەر کراوە ینی دوکمنتاری کراوە بەڵام ئەوەیە ئێمە شوێنەکە دروست نەکراوەوە پیشانی خەڵکی بێ شوشێک لەوانەیە بە تایبەتی خانی پلاستیکیە شوشەیە بۆ تەنانەت بۆ دەستکاریکردنی DNA-یەکان بەشێکمان هەر تاقیگیر تایبەت بە هەموو ئیشەکان کە لەسەر DNA ئەکرێ لە ڕۆکەکانە بەڵام ئێمە چەند گرفتێکمان هەیە گرفتەکانیش ئەوەیە ئێمە سەرمایەکی باشمان پێویستە ستافێکی زۆر باشمان پێویستە چکە تۆ ئێمە لە ئاماژەمان پێ چەند بواری کشتتوکاری ئەگرێت ئەمە هەرمووی ئەبێ بە شوێکی زانستی بکرێ ئێستا دکتۆر عوسمان لێرە بوو دەستخۆشی لەکەین بۆ دیاریکردنی تەمەنی دارەکان و مەسەلەن دیاری بکرێ بەڕاستی محافظ خاڵێکی زۆر جوانی جوڵان ئێمە هەمووی ئەمە قسە ئەکەین ئێمە تقریبەنەوانی کە خۆشیان لە بنیاددانیا بۆ شوێنەکە زانبەز ئێمە چۆن ئەمە بگەێنین بە خەڵک ئەبینی تەنها ئەرزێکی ڕوتەنیە بەڵام هەمووی دیزاین کراوە بە ئومێدیون ئینشاءالله ئیشی تیا لەگەڵەوەی کە دیزاین کراوە شوێنەکەتان بۆ دیاری کراوە ئەو کێشە و گرفت و پێداویستیەکانی ترچیە و پاڵپشتەکانی چیە بۆ ئێوە کە بتوانن کاری لەسەر بکەن و ئیشی زیاتری بۆ بکەن خۆی گرفتەکان یەکەمش ڕووبەرەکە زۆر گەورەیە خوش دەزانی ئەم سا بە تایبەتی با بڵێن بارودۆخەکە زۆر لەبار بوو بۆ زیادکردنی گژوگیاکە بە بەشێکی سەرەکی ئێمە ئەمانە بە ڕێگەیەکی سروشتی با بڵێن ئەم گژوگیایە لا ببرێ ئەمە یەک پێویستمان بە ئالەتە پێویستمان بە فەرمانبەرە پێویستمان بە باخەوانە پێویستمان بە کرێکارە جگەلەوە ئەو دارانە طبعا چەند جارێ بە بۆنەی وشکە ساڵی و سووتا ئەو دارانە داری وشکی پێوەیە تۆ ئەگەر بتەوێ نمو بکات ئەبێ ئەو دارە وشکانە لابرێت کە یەکێ لە خزمەتە ئەساسیەکانی باخچەی ڕۆکی هەڵپاچینەکە ئێمە ئەتوانین ئیشی لەسەرکە اینجا جگەلەوەی کە ئێمە ئەلحەمدوللا چەند کەسێک ئێمە بە حکمەوەی کە لە 4 بەشی ترا ئیشەکەین هەر یەکی پێشنیارێکی کردووە کە لەم باخچە ڕۆکیە دەست بەکار بێ لەسەر ماستەر پلان پرۆژەی زۆر جوانیان هێناوە کە وەکو ماستەر پلانی
باخچە ڕۆکێکە بێ تەنها ئەوەیە ئێمە با بڵێن بە هەماهەنگێکی زۆر جوان لە باخچەی ڕۆکیا بوو لەلایەن کاکتوانە کاک جوتیار کاک شاڵاو و کاک جەلیل و ئەم هاوڕێیانش کە لێرە بوون و هەم ڕێکخراوەکی خۆشن دووبارە هاتونەتەوە ئێرە و ئەوانەشی کە لێرە دەست بەکار بوون ئەوانش ئەمڕۆ لەگەڵمان نەبوون زۆر سوپاسیانەکەم. ئێمە دەستخۆشی لە تۆکەین زۆر سپاس بە هیوای ئەوەی کە ئەم باخچەی ڕۆکیە بێتە نمونەیەک لە هەرێمی کوردستانە و گرنگی زیاتری پێ بدرێ. ئەمە من کۆتایی پێنایانم چکە بەشێکی تری گفتوگۆکانمان باز لە چەندین پرۆژەیەکی تایە یەکێک لەو پرۆژانەی کە زۆر گرنگە لەگەڵ ما بمێنەوە ئێمە ساڵانە گرفتێکی گەورەمان هەیە بەردەست ئاگرکەوتنەوە لە دوای ئەوەی کە ئەم سەوزاییە جوانە هەیە لە هەموو دەشت و کوێنە ئەو شوێنانەی کە دارستان و پاوەنن سێرەکەی بەهۆی بڕینی گژوجیاکە و بەجێهێشتنی جارێکترە بێتەوە بە ئاگر ئەمان هاتوون لەگەڵ بڕینی ئەم گژوجیایە پرۆژەیەشان هەیە لەگەڵ ما بن ئەو پرۆژێشتان پێناسێنن. خۆشەویستان یەکی تر لەو پرۆژانەی باخچەی ڕۆک ئەوەیە کە بایۆچاری پێڵێن ئەمەی لە پشت منەوەیە ئەمە بۆ خۆی لە خۆیان سوود و تایبەتمەندیەکی زۆر گرنگی هەیە جا من خات و سامانە عومەرم لەگەڵایە کە ئەو ئەندازیاری کوشت و کاڵە ئەتوانێت زانەریمان باتێ لەسەر ئەم پرۆژەیە و سوودی ئەم پرۆژەیە چییە و چۆن ئەتوانین ئێمە لە ڕێگەی ئەمەوە هەم بتوانین خۆمان لە کۆمەڵێک بابەتی ئاگرکەوتنەوە بپارێزین و سوودەکانی تری چییە؟ خات و سامانە سڵاو لەبێت. سڵاو کاک سەرکۆ. سپاس بۆ تۆ. پێمان بڵێ ئەم پرۆژەیە چییە؟ خۆی لە چۆن کاری پێکرێت چ سوودێکەگەێنێ بە ڕۆکەکان چه سوودێکەگەێنێ بۆی کە ڕێژەی ئەو گژوجیایی کە کۆبێتەوە ساڵانە لە سووتان بمان پارێزێ. زۆر سپاس کاک سەرکۆ بە خێراتنتانەکەم. طبعا کورسات وەکەمیشە پێشەنگە هەموو کات دۆستی ژینگەیە لە پرۆژە ژینگەی و کشت و کاڵەکانە هەموو کات جێدەستیان دیارە دەستخۆشیتان لێکەم. پرۆژەی بایۆچار طبعا بایۆچار یەکێکە لەو پەینانەی کە لە پاشماوەی گەنم و جۆ و پوش و پەلاش و هەر پاشماوەیەکی ڕوەکی بێ ئەتوانین ئێمە سوودی لێوەربگرین بەم شێوازە کە ئەمە شێوازێکی محەلی تەقلیدیە دروست دەکرێت و بۆ خاکەکە زۆر بەسوودە لەبەرەوەی بۆ بڵێن چاکسازی خاکەکە بەکاری بۆ تەحسینی توربەکە خاکەکە ئەپارێزێ شێ ناو خاکەکە ئەپارێزێ ئەو زیندەوەرە وردانی کە لە ناو خاکەکەیە ئەم بایۆچارەکە پێڵێن بە کوردی زیندە خەڵوس بێ بە خۆراکێک بۆ ئەو زیندەوەرە وردانی کە ناو خاکەکەیەوە لە خاکەکە بە پیت بێ خاکەکە لە ڕۆچوونە پارێزە خاکەکە لە وشکبوونەوە ئەپارێزێ لە هەموو ڕوویەکەەوە طبعا وەکو ڕیسایکلینێکی ژوایە ئێمە ئەو پوش و پەلاشانەکە طبعا ئێستا وەکو باخچەی ڕوەکی لە بری ئەوەی ئێمە قڕکەر بەکاربێنین و ئەو پوش و پەلاشە بە مادی کیمیایی لەناوبەرین ئێمە ئەمانەوێت جارێکی تر ئەو پوشە و پەلاشە بەکاربێنینەوە وەکو زیندە خەڵوس وەکو سەمادی بایۆچار بۆ چاکسازی خاکەکە بەکاری بێنین لە کۆتاییەوە و لە جوتیار بەڕێزەکانە کاکە بەرهەمیان زۆر بێ و ئەکات کە سەمادی کیمیایی کەم بەکاربێنێت و ئەکات کە ئێمە بتوانین ئەو بەرهەمەی کە هەمانە بەرهەمێکی سروشتی زۆر لە ڕووی تەندروستی و زۆر باشمان دەستکەوێت. باشە کەواتە بڵین ئەو جوتیارانەی بۆ ئەم ساڵ هەندێکیان ڕوبەرێکی زیێژگار گەوریان کردووە بەگەنم ئەم گەرمە پاژماوەی گشوجیان بۆی کە وەکو ساڵانی پێشووتر بەدەستەوەی کە ئاگرەکەوتەوە یاخود چەندین دارستان و پاوان تیا ئاچن بەوە ئەتوانین کۆی کەینەوە لەم ڕێگایەوە جارێکی تر بیکەینە سەمات بۆ ڕۆکەکانمان ئەتوانین لە باخچەی ڕۆکە سوود لەمە ببیرێ بۆ ڕۆکانی کە دانرێ لێرە. بەڵێ طبعا باخچەی ڕۆکی یەکێکە لەو شوێنانی کە دەستخۆشی من لە شیلانخانەکەم شیلانخان وەکو سەرۆکی ڕێکخراوی شتەنکاریش ئێمە وەکو پشتگیریەک بۆ پرۆژەکەی وەکو سەرۆکی ڕێکخراوەکەشمان و بەڕێزیشیان بە شێوازی تەقلیدی بە قڕکەر ئەم پوش و پەلاشەکەی لە ناو نەبردووە لە وەکو ئاگر بڕێکیش بۆ ئەوی لە هاوینە ئێمە خۆمان پارێزین لە ئاگرکەوتنەوە ئێمە توانین هەر بە سەوزی بیدورین دوای وشکیکەینەوە ئەم جۆرە سەمادی لێ دروستکەین ئەم جۆرە پەینەی لێ دروستکەین ئەم پەینە زۆر سوودی هەیە خاکەکە ئەگەڕێتەوە سروشتی خۆی
یعنی هەر ساڵ لە دوای من خۆم توێژینەوەشم لەسەر کردووە یعنی ساڵ بە ساڵ ئەم پەینەکە لە ناو خاکەکە ئەمێنێتەوە سوودی زیاتر دەبێت تێچوشی کەمترە بەڵێ تێچوشی زۆر کەمترە بگرە سوودەکەی زۆر زیاترە بەرهەمێکی زۆر بەرهەمیە من توێژینەوەم لەسەر کردووە کە ساڵ بە ساڵ ئەم پەینە لە ناو خاکەکەیە سوودی زیاتر دەبێت هەرچی زیندەوەرە وردەکانی ناو خاکە یعنی حەیوێتیان بۆ گەڕێتەوە خاکەکە ئەژێتەوە یعنی زۆر ئەهاوەکو شتێک ڕۆحیەکرێتەوە ببەرە ڕاستە ئێمە دەستخۆشی لە تۆکەین ئەم ڕۆژ بێگومان کۆمەڵێک لەو کەسانی کە هاوکار بوون لێرە هەمان کۆ ببوونەوە و توانیانە لەگەڵ ئێوە لەم ڕۆژانەیە بەشدار بن لە کۆتاییەکە شتێکت مابێ پێم وەڵاهی من ئەمەوێ پێش هەموو شتێ دەستخۆشیکی تایبەت لە شیلان خان بکەم بەڕاستی ماندووە دەستخۆشیکی تایبەتیمان هەیە بۆ ژووری بازرگانی کە هاوکارمان بوو دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێز شایخان کە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەیە زۆر هاوکارمان بوو بەدەممانەوە هات دەستخۆشی بۆ کاک شەریف کە خاوەنی کۆمپانیای سەفرەیە دەستخۆشیش بۆ بەڕێستان بۆ بەڕێز جەنابی پارێزگار کە تەشریفیان هێنا ئێرە زۆر بۆ ئێمە ئێوەش بە خێراتنتانەکەین دەستخۆشیتان لێکەین زۆر سوپاسدانەکەین دەستان خۆش بێ و سپاس بۆیە و بە هیوای ئەوەی کاری باشتر و باشتر بکەن زۆر خۆشەویستان هیوادارین ئەم پڕۆژەیە کە من بەڵام پرۆژەیەکی نیشتیمانیە باخچەی ڕووەک کاری زیاتری لەسەر بکرێ پاڵپشتی باشتری هەبێ بۆی کە بتوانن زیاتر گرنگی بۆ پرۆژانە بن کە لێرەیە جێبەجێ بکرێ و بۆی کە بتوانین ئێمە سوودی لێ ببینین و بتوانین بێتە شوێنێکی باش بۆ پارێزگاریکردن لەو ڕووەکانی کە هەمانە من لێرە و ماڵاوایتان لەگەم خواتان لەگەڵ